سلام سلام اهاي سالي برام جان شلوني؟ والله لو في خويا سلامات حبك سلامات لا 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 او سال لشوي دمك ناوبينم لشوي لشويبم زي ولا خوالو لشوي ناشا نفسنا حياتك ابو بيتي طبعا هاي براجيان ام زارك برشا قورا والله زال شغله بالتالي بربو بوزي تو هاتي لقلت يشرب فلاش الريك يا شر يا خمقري اقل كم جيان مخري هاي بلي بلي وهاي كاكسالا والله اخوا قبول ما كتو خو بياجي لا شري بلام شرك الريق يتمالكتو يخدق بشايتو الريبني يا خمقري اي باشا سالة بيمري اخر لسرشي ام شرة لسرشي هو كريقيا روش كان شاقركي وبرودان يشتغل ايه خوش كزاكم بحاله داون وبقريان هاو جوليه بله ها وتمشي والله شيء وانا ودي والله خاله لا او كابرا ايجا قام لا وساق ايجي كذا ايه تقريبا دروجه اجنيابو ايه خجل اجنيابو ما انا باركيني ابو ايه ايه وتمروا بشوف هذا كي بسنه ما انا ودي خاله بيلم باركم لا ياتي انت بوزو الميديا كمال بقرنا ذاك كان تقيل لو ابو والله مش تسم طول والله بابا يكوشي شو مولاي مرحبا كل حازري وشاكو شوني وما نوتم كاكي جان وساجانا وكوريا خش زي من دري كتب باركي بالي كتب باريشي وتم شلون باريشي يعني حاشاي لي كير بالي ايه وتم لا كويشي نكتوتي با ايه وتم مو باري نايتي دروج لا شيء كذا ايه والله هي واشا كابرا شيء كله بو حق نايتي ايه تر هر انكاريه كردو ايوه والله يكفر سلاي مني وتم بابا دايك شاك بابا شاك باركي بري وبات فيش كشنا بينا خير عناديك والله كواي ود كاكا منش بتالي برتي كوتم بسري أول سلامة وامليكر هر شبر وشيتم كر شام انقر بصير بتالي برلي ولا بتشيل يا كردبي بس يا وان شاي وان يشد قال برح الله ما انا وقالي في برز بيت وان يا تاني بل ما ماضي بفتي مليا حتى بخوات وش ظالمي يا دانا بيا ماضي شيك اقام لي ابو اوا او سا هل توقيوا هل وكو مي بشيلو مش كغبيني وكبالي بيا مالي شيك برز بيت وان هر اواني اوالي هاي تجير لوكو اواي كدو امانه لوتي لدي اواني برا كل كذا اخذ والله دور الشر بيبرش الميكا انا واي هذا واي هذا وش الله يشيا شي ما توي قساوته ولا بربرانا ابو ابي تاخذه شو من غي نبا هذا شيء اجا كل قرب سره وازي لي بين دردي كاريه بو كيبو اي توشي مشكلة قولوا هذا شيء مشكله شيء والله راسه دروس سالجه جناكي تورا ومن على كان يشرب الخوي بدو مالي بالك هو جديد رب الشرف اما بو والله اذا سردو كلمه بسيط يعني هاد نكتور عنا هنا هر يجنا هنا استاجنك امادي بيتو ولاي ايه ميرزا كان الرقي باوشي تشو بقينا على عرس بالعاصمان اكسينا يمو هو جديد رب الشرف هذا واي والله واي باشا جاوز زوز بسيطة كاكا شلون جواني بسيطه دوسي بيعي بيعوانا بل باقسنا قالوا كري خزوريا قالوا بيجينا خوشا كل سالة جانتو زور خوشي لتويا من عقلم بوناشكيا تصورك يتشم ناردو داز بطالاتو تو هذه ما مساعدل ما مساعد لكم ما مساعد لي خومان كس هيقسي بشتينيا لا بشرف بيعي وكو حدني لكوريا زاد دابا سريتو تجي لو يدليش يشكانو داز بطال هاتو تدروا دواي او من وازم الاماج دي هنا وشيب كان قرب سر لبرو من الله ني حخليك سويه بتوا هاستاهم شون بوم زدو تكليف من ما مساق خويت الشخصي رب الشرف ما مسايم زدوت من نردوها قعدت شتيوا بسوله دنيايا ما مصاب شي بو تكليف يشتيه داز بطال بتوا بس سري خوم اما نبي عقله اما الرقابيه قسي ما مساق يشكانو هو ميزا رب الشرف لا ميزا والله كيف جابوها لنا كوتوا او ان يقسي ما مساعد له ما مسا يشكانوا يترى الكوتنسيه كرنا زايد شو يك شباب يبلغ بس السلام نوع زلال يجلس بكرابي بزماني خوي خسي لك الله يعني اسلوبي خوي بزماني خوي تعاملي لك الله هو من ازانم او شنكل لقا انت باشا انت ايما امزل اما اللي شو دز اكويك بزماني خوي تو يقسي لك الله جا وزو بسيطه شلون بسيطه ايوه خوتا رازي مشتي اجاج رازي بيت هو مش بسيطه الله انت او عزيتك كاكا ساله بوتو كاكا ساله والله من رازيم بس تسم قسيتوش مش كاين يا باخو اخا اجا توش خوتو مو نرمى خزور الزوج خوش والله ما شرف
زۆر حساوی دەکەش قاتەیەکە بۆ لاکە کورە دەچی بکات داماوە کاکەجان ئێوەی کاکەتان نەوێت زانی چۆنا خۆ مەسم خۆ قسەی لەگەڵ ئاکەم ئەزانم ئەو پیاوە ئەوێ بەچی ئوسولوبی خەڵک قسەی لەگەڵ ئاکە تێگەێنە مڕێک و بێک حەسەب الئوسول فەلی ماڵ و مناڵی بۆ گرم و هێنەوە نەوی لاقی چێ بەسەرەوە دە وەڵڵاهی سالە جان ئەگەر تۆ ئەوە بکەیت جگە لەوەی خێرێکی گەورە ئەەکەی یەک مەنجەڵ کفتەش حاصڵەکەی ئاجە تو جۆ بگرە زانانی چی بکە هەر لەگەڵ تەلەفۆنم بۆ کردی خۆ حازرکە وەرە لەگەڵاتی لاقیش من حازرم هیچ ماڵێ سالە خۆی چیەکە لەگەڵ یادا کۆرە حەدی چییە کە تڕیوار شبر و شێتیەکەم پێش ناخۆش دانێ بخۆ کاکە باش بوو بینەوە کاکسادە جان یاخوا بەخێر بێ هیچی شێ نەخوارە زانی چی نایە ئەی خێنە کاتێک بچێت ئەی خێنە کاتێک بچێت ئەمە ئەم مردومرا و دایمە گویان یەسووتێتەوە یاخوا بەخێر بن سەر چاو کاکە چۆنی ئەوەنجیان قوربان بەساقۆ بەخوا کوڕە کاکە دیار نیماوەیە کە کاکە سارەیە لە سژن بووین خێر لە سژن باشیدی دەزانی باشە تو شەرەفە سژە خێری تایە ها ئەزانیەوە چی بوو هەوا زەلامێکی نەگریس لاساری کرد وڵای تر منیش ماما جانی ما ئەمیش تالیبەرێکیە بوو بەگرەی ملیا دوور بێ یاخوا ناچار بووم تێی هەڵڵم لەبەر ئەوەی نییە پارەی خوشکەزایەکنی لەلابوو نەیە ئیتر بە تالیبەر شەب و شێتم کرد حەقی خۆیەتی خوا لە خێری دەنەکەوازانم ئەم ڕۆژێکی شکەکە لە پاسەکەی نه ئینشەڵا خوا پەنامان بە ئینشەڵا ئەی ئەمر کاکە سارەیە تو شەرف تو عیب ناکەی بۆچی باشە شەریف تو بواکەی ئەو پیاوە مەحتەرەمە ئەو کوڕە معخولە تو بواکەی کوڕە عیبە بۆ تۆ وەڵڵاهی گوناحە دەکا بە شەرەفم کافرە بی کافر بۆ ئەو شەتی نایتو بیباتوانێ ئەزانی چیش خەریکە سوێ بێت ئەزانی چی سالە ئاخر و ماخر چی خراب نییە خراب نییە وەڵڵاهی تۆ وازیان لێبێنی ئەما سەرە نێم بەسەر یەکەوە دڵە نێم بە دڵی یەکەوانێ هیچ کێشەیەکیان نییە سەبەبەکە تۆی ئاخر سالێ آخر مەڵێ عیبە بۆ تۆ لە باتی ئەوەی نەسیحەتی کچەکە بکەی لە باتی ئەوەی ئەگەر پیاوەکەشی قسەکە بڵێ ڕۆڵە مێردە دەمەدەمەی لەگەڵامەکە ژیان ئاوایە تۆ تازەس مناڵی هەیە ڕخۆڵە هەڕشاوە لەگەڵیا بۆ ناینێریتەوانێ بۆ ئەم هەموو پیاوە یەکێت قسەیان شتێت بۆ ناینێ آخر ئەو پیاوانە هیچی چوان قسەی جوانی وەکو جەنابیان نەکرد هەمووی هاتوو تۆسێ ئەڵێ بە قسەی خۆش ماگ لە خونێتە در ئاتەوە بە قسانە چۆن قەناعەت لەوە کرد قسەی خۆش وایە بۆ ناینێرەوە جۆ بکە ئەزانین چۆنە ئەو پیاوە لەگەڵ منە هاتووە ئەم پیاوەش عیبینێ کوڕێکی کاسب کوڕێکی پیاوە لە کوڕی خۆ خۆشتر واکم بە قورعان درۆ وەڵڵا درۆ ناکەم بیللا درۆ ناکەم ئەگەر ڕازەکەی هەر ئێسا لەبەر چاوی منە کچەکەی وانکە لەگەڵ ناڵەکانی ئەو پەلی بەدە دەستی بابیان بەتەوای وەرە من بۆ چیمە وەڵڵا من حەزەکەم لە ناو ماڵ و مێردی خۆیان بێت سۆزان بەڵێ باوکەی گیان وەرە بابە وەرە یۆ دەمەی زار شەریف ئەزانی چۆنە ڕژاکەم بە ئەمە ئیتر منتەهای کەلامێ با تشکێن و نەکەم لەزاواکەت قسەی خۆش شیرینەمە ئەی چۆن تو شەرەف و غیرەت دڵی ئاوناکو نازانانە بشکێنیت ها سەریان لێ بشێنی من حەزەکەم بەخوا حەزەکەم لەناو ماڵ و مێردی خۆیان بن ئێدە قسەکەم تۆ دەتەحمل قەیچێکە مێردە با تۆ ڕەژە بێ و ڕەوەزلێکی لێ بابە ئەڵێ ژن و مێرد پردە چی ئەڵێ ئەو ئینەکە و کابلی هیگڵەکە ئەڵیگڵە وەڵام مامەجان لەگەر ئینسان بە عەقڵ بجوێتەوە شەڕی ژنومێرە تایەوە دەچاولێت یان هیگڵەڵێکی ئەو هیگڵە عەڵ بەڵای باوکو بنە دامەوەم مەمنونی هیگڵ و ئەم کاکە سالێ بەخوا بەڕاستی ئەم چارەسەری وەڵای باوکم هیگڵیش لیکە هیرێ کرد مامەجانەبی ماڵتاناوە بێجان یعنی تەواو بڕۆم تەواو دەحەسم دەی باوکم تۆش ئەزانیی ئەم جارە حەز ئەم پیاواتە خۆ بەهاتی تایە خۆ قابیلە چی خۆی هات تۆش منتەهای بێیت ئەمە تو ڕژاوی یەکەم مەبە بە چقلی مەموزین ئاگینا خراپێت کاکە سالە تۆ دایم لەسەر سەرمایی بەخوا ئەمە نەخۆشەویستی ئەن بەپرسە با قوربانێ بڕخوا بەساقۆ مامەجان خواویزی بینمەوە ئینشەڵڵا باوکەی گیان با قوربانێ با قوربانێ کاکە سالی تو خوا زوو زووەرە نه ئینشەڵڵا با قوربان خۆشەویستی 2000 شەقم تێڵێ خۆشەویستی
زۆر خۆش با قوربانێ بوو زۆر خۆشەویستی بەخێر بێ یاخوا ڕۆشتن شکوت ئەزانی چی کاکە سالە تا بڵێ پیاوە ئیتر کێشەکەی حەل کرد باوەگیان ئەمە پرسیارێکە دێکەم چیە پرسیار بەست خوا عاجز مەبە بۆ حەسەوە ئەوە کاکە ئامانج ئەو هەموو پیاوە بە ڕێزەی ناردە خزمەتە بۆ گەڕانەوەی سۆزان ئەوە کێ ئەوە وەستا سەلا ئەوە مامۆستا عادل ئەوە کاکە فەهمی ئەنجومەن کی بڵێ کاکە ڕەزای خاڵی ئامانجە ئەویش کی تریش ئامۆزاییان ئامۆزای فوعاد مەلای مزگەوتەکە ئەمانەی هەموو هێنایە خزمەتت تۆ بە قسەی کەسیانە نەکرد قسەی هەمویان شکات بەڵام من لە سڕی ئەوە تێناگەم لەو دیوشە و گوێم لێی بوو لە قسەکانی تۆ و سالە و ئامانج بەس لەو سڕە تێبگەیشتمایە باوەگیان جوابم بەرەوانێ بەس بزانم بۆچی بە قسەی سالە ڕاستی بوویت ئەجا ئێستا من پێ دەڵێم باشە تو خوا هەر هەموو ئەو پیاوانە توانیان بە قەدەر سالە ئەو قسە جوانانە بکەن توانی قەناعەتم پێ بکەن پیاوی پیاوانێ ئەو چەقۆیسە زۆرەوەی دێت تێوی ئاوی دێت ئەی کردەوە تێگەی لەبەر ئەوە جۆ بگرە ئەو توانی قەناعەت بە من بکە دووەمین ئەوان وا ڕاهاتون هەش تەکلیفێکیان کرد نابێت تەکلیفیان بشکێ باشە تو خوا ئەو هەموو پیاوەی کە بینی و هیچیان بەقەدەر ئەو کاکە سالەیە قسەی جوان و شیرینی کرد